سلااوتانە بێت فەرمانگەی هەمەهەنگی و بەدواداچوونی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتاترین پێناسەیدا هەرچی بەدواداچوونی بڕیار و فەرمانەکانی ئەنجومەنی وەزیرانە و کار دەکات بۆ بەهێزکردنی هەمەهەنگی نێوان ئەنجومەنی وەزیران و دام و دەستگاکانی حکوومەت ڕۆڵی سەرەکیشی دڵنیابوونە لەوەی ئامانجە استراتیژەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان چەندە جێبەجێ دەکرێت ڕەنگە پرسی جێبەجێکردنی چاکسازی و یاساکانی چاکسازی لەو کابینەدا یەکێک بن لە گرنگترین کارەکانی ئەو فەرمانگەیە مەبەستمە لەو بەرنمەیەدا باس لە هەنگاوەکانی فەرمانگەی هەمەهەنگی و بەدواداچوونی حکوومەتی هەرێمی کوردستان بکەم بە دیاریکراویش پرسی جێبەجێکردنی یاسای چاکسازی ئەمیش بە میوانداری بەڕێز عەبدولحەکیم خەسرۆ سەرۆکی فەرمانگەی هەمەهەنگی بەدواداچوونی حکوومەتی هەرێمی کوردستان کاک دکتۆر بەخێربێ لەگەڵ یاسای چاکسازی هەمیشە پرسی جێبەجێکردنی یاسای چاکسازی دێتە گۆڕێ ئێوە وەکو هەمەهەنگی و بەدواداچوون لەسەر پرسی چاکسازی پلانتان چیە و چی کراوە و تا چەندیش یاسای چاکسازی لە وەزارەتەکان بە شێوەیەکی گشتی جێبەجێکراوە زۆر سپاس پرۆسەی چاکسازی فراوانترە لە یاسای چاکسازی یاسای چاکسازی تەنها یەکێکە لە بوارەکانی چاکسازی یاسای چاکسازی پێیوەستە بە موچە و دەرماڵە و بەخشین و هەر امتیازێک کە لە خەزینەی گشتی هاوڵاتێک وەرگریت فەرمانبەرە خانەنشینە کەمەندامە لەگەڵ کاروباری کۆمەڵایەتیە زیندانیانی سیاسی هەموو ئەوانەی کە ئێستا مستەفیدن لە خەزینەی گشتی یاسای چاکسازی مامەڵە لەگەڵەوان دەکات بە تایبەت لەو بەرگە و مادانەی کە تەحدیدی کارەکانیان کردووە لەو یاسابەر کارانەی کە لە هەرێمی کوردستان هەیە تەعاملی لەگەڵ دەکات چونکە بەپێی ئەو یاسایە کە دەرچووە یاسای چاکسازی باسیەوە دەکات کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان یاسابەرکارەکان وەکو خۆی جێبەجێ بکە و چەندین یاسامان هەیە یاساکانی خانەنشین یاساکانی موچە و امتیازات یاساکانی شەهید و ئەنفال کراوان یاساکانی کە پەیوەستە بە بوارەکەی بواری پێشمەرگە هێزەکانی ئاسایشی ناوخۆ ئەمانە هەریەکە و یاسای خۆی هەیە پێشتر یان بەهۆی هەڵەی کارگێڕی یان بەهۆی نەبوونی سیاسەتێکی دیاریکراوە بۆ جێبەجێکردنی ئەم یاسایە یان لەجار پێشێلی یاساکان کراوە حتمما یاسای چاکسازی ئەمەی ڕێخستەوە لە ئەم یاسە هەر هەبووە بەڵام بەڵێ ئەمە یاسا ڕێکخراوە ئەمە یاسایەکە ئاماژە دەکات دەڵێت ئەو یاسابەرکارانەی کە لە هەرێمی کوردستان هەیە دەبێت وەکو خۆی جێبەجێ بکرێت بۆیە لە یەکی حوتی 2020 حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەم یاسای چووە بواری جێبەجێکردن گشت ئەو یاسایانەی کە بەرکار بوون لە هەرێمی کوردستان وەکو باسم کرد یاساکانی موچە و بەخشین و امتیازات ئەمانە وەکو خۆی جێبەجێ کراوە بۆ نمونە کەس لە دەرەوەی یاسا خانەنشین نەکراوە لە دەرەوەی یاسا بەرکارەکان لە یەکی حوتی 2020 تا ئەمڕۆ ینی ئەمەی کە لە یەکی حوتی 2020 پاش تقریبان ساڵێک بەسەر کابینەی نوێمی حکوومەتی هیچ کەسێک خانەنشین نەکراوە لە دەرەوەی نەخانەنشین کراوە نە ئەمتیازێک یان پلەیەکی وەرگرت بێت لە دەرەوەی یاسا بەرکارەکان چونکە یاساکان وەک خۆی جێبەجێکران و ئەنجومەنی وەزیران بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتەکان و دەستگا چاودێریەکان بە تایبەت دیوانی چاودێری دارایی دەستەی دەستپاکی بە بەردەوامی بە دوواداچوونی جێبەجێکردنی یاسا بەرکارەکان دەکەن لەوەی کە وەکو باسم کرد لە حاڵەتی نوێ لە حاڵەتی نوێ ئێمە حاڵەتمان نییە یان ئەگەر هەش بێت ساڵی 2021 سان ڕۆژێکی کە سینەمانجی حوت ئەمە بەڵێ ئەمە قۆناغێکی ترە واتە دەستگا چاودێریەکان بە بەردەوام ئەگەر هەر هەڵەیەکی شەبێت لە جێبەجێکردنی یاسا بەرکارەکان بە تاکید ئاگاداری دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیران دەکەنەوە لەو کەم و کوڕیانەی کە هەیە بەشێکی تر پەیوەستە بەو ڕەفتارانەی کە پێش یەکی حوتی 2020 ئەنجام درراوە واتە لە سەرەتایی دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان پێش ئەو وادەیە چونکە بڵێن ئەسەری ڕەجعی فراوانە ئەسەری ڕەجعی یاساکە یەکەم حکوومەتی هەرێمی کوردستان یەکەم کابینەوە تاوەکو دەگاتە بەڵێ تا ئەمڕۆ تا یەکی حوتەوە ئەو حاڵەتانەی کە ڕوویانداوە دووبارە لە چوارچێوەی یاسا بەرکارەکان ڕێک دەخرێنەوە یعنی تەنسیخکردن و ڕێکخردنەوەی لە چوارچێوەی یاسا بەرکارەکان بۆ نمونە لە ڕێخستنەوەی مەلەفی فەرمانبەران لە ڕێخستنەوەی مەلەفی هێزەکانی ئاسایشی ناوخۆ هێزەکانی پێشمەرگە هەروەها بۆ پرسی کەمەندامی و ئەوانەی کە پێشتر مستەفید بوونە بە شێوازێک ئێمە مامەڵەیان لەگەڵ دەکەن ئایا بە پێی پیوەرەکان شایانی ئەوەیە کە ئەم موچە ئەمتیازە وەرگریت یان هەروەها لە پرسی شەهید و ئەنفال کراوانە و ئەو یاسا بەرکارانەی کە معالەجەی ئەم بابەتەی کردووە لە پرسی زیندانیانی سیاسی کە بەشێک لە کارەکانیان ئێستا لە قۆناغی کۆتاییە
هەروەها ئەوەی کە پەیوەستە بە خانەنشینی کە لە پلەی شارەزا و پلە باڵاکان ئێستا تەواو بووە بەرەو گشت مەلەفی خانەنشینی بە پێی سیستەمێکی ئەلکترۆنیکە ئێستا دایانناوە لەوانەیە چەند هەفتەی داهاتوو بشتە بواری جێبەجێکردن هاوتەریب لەگەڵ ئەم پرۆسەیە ئەوان ئەوەی فەرمانبەری مەدەنی لە قۆناغی کۆتاییدایە بۆ ڕێخستنەوەی قەتاکردنەکە بەوەی پرسیارێکی جدی لەسەر مۆزادێتە پێش ئەویش ئەوەیە خۆتان ئەزانن بۆ هەموو بڕیارێک پێویستی سەرەتا بە داتا هەیە دواتر پێویستی بە بڕیار هەیە ئێستا دەکرێت بڵین داتایەکان کۆتا هاتوونیان لە قۆناغی کۆتاییدان بۆی کە خانەنشینی نایاساییە ئەوانەی ترین کە دەرماڵەی نامستحقیان پێدرێت ئەمانە ئەوەی کە پەیوەستە بە فەرمانبەری مەدەنی لە قۆناغی کۆتاییە بە داتا و ڕقم دوایی کە تەواو دەبێت ئەم پرۆسی هەمووی دیارە بێت ئەوەی کە پەیوەستە بە هێزەکانی پێشمەرگە ئێمە هێزەکانی پێشمەرگە هاوتەریب لەگەڵ پرۆسەی چاکسازی هاوپەیمانان بەیەکەوە کار دەکەن چونکە شێوازی ڕێخستنەوەی هەیکەلی هێزەکانی پێشمەرگەی یەکەی هەفتا و هەشتا دەبێت هاوشێوەی لیواکانی وەزارەتی پێشمەرگە بێت ئەگەر ئێمە هەیکەلبەندی ئەم وزارەتانەمان تەواو وزارەتی پێشمەرگەمان تەواو کرد و هێزەکانمان تەواو کرد ئەو کاتی لە چوارچێوەی هەیکەلیەت ئێمە دەستنیشانی ژمارەی پێویست بۆ هەر لیوایەک و هەر فەوجێک و بە شێوازێک ڕێک دەخرێت تەنانەت ئەوانەی کە پلەی سەربازیان هەیە و ئەوەی کە پۆست وەردەگرن لە چوارچێوەی ئەم ئەستاتانە هەمووی لەو چوارچێوەی ڕێک دەخرێتەوە بۆیە ئەمە ئێستا لە قۆناغی جێبەجێکردندایە ئەمانە بەپێی ئەو پلانەی کە وزارەتی پێشمەرگە دایناوە هاوپەیمانان داناوە ئێستا لەوانەیە ماوەیەکی پێویست بێت و لژنەیەکی تایبەت هەیە بە سەرۆکایەتی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەزیری پێشمەرگە و وەزیری ناوخۆ ئەوان بەیەکەوە کار دەکەن ئێستا ئەمە تایبەتەوە بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران ئەم لژنەیە پێکاتوە واتە جگەل لە لژنەی باڵای جێبەجێکردنی یاسای چاکسازی ئەمە لژنەیەکی ترمان هەیە کە تایبەتە بە هێزەکانی پێشمەرگە و کارەکان بە دوواداچوونی جێبەجێکردنی چاکسازی لە هێزەکانی پێشمەرگە ئەوەی کە وەکو باسم کردی فەرمانبەری مەدەنی لە قۆناغی کۆتاییە وزارەتی کاروباری شەهیدان هەنگاوی باشی ناوە چونکە ئەوەی کە کێشە و گرفت بوو لە جێبەجێکردنی یاسا بەرکارەکانی هەرێمی کوردستان کە پەیوەستە بە بڵێن مەلەفی شەهیدان و ئەمفالکراوان ئێمە چەندین یاسای جیاوازمان هەبوو بەشێک لە یاساکان جێبەجێ نەکراون بەشێکیان بە شێوازێکی جیاواز جێبەجێکرد بۆ نمونە یاسای ماف و ئەمتیازاتی کەسوکاری شەهیدان ڕاستە ئەمە لەگەڵ لەسەر بەشێک لە شەهیدەکان جێبەجێ دەبێت بە تایبەت ئەوانەی کە پێش 1991 و بەشێکیشی دوای ئەو وادەیە بەڵام ئێمە یاسای ترمان هەیە یاسای هێزەکانی ئاسایشی ناوخۆ کە حاڵەتی شەهیدبوونی کارمەند و ئەندامانی هێزەکانی ئاسایشی ناوخۆ بە شێوازێک مامەڵەی لەگەڵ دەکرێن ماف و ئەمتیازاتیان چیە هەروەها یاسای 38 ساڵی 2007 یاسای پێشمەرگە خانەنشینی موچە و خانەنشینی پێشمەرگە کە ئەویش لەوێ تەحدیدی حاڵەتی شەهیدبوون و چ ماف و ئەمتیازاتێکیان هەیە بۆیە ئەمە بەڕاستی کۆکراوە لە چوارچێوەی کۆمەڵێ پەیڕە و یەک پەیڕەوێک بۆ دەستنیشانکردنی ماف و ئەمتیازاتەکان بۆ ئەوی هاوشێوەی یەکتر بن و جۆرێک لە ناعەدالەتی تیانە بێت چونکە مەبەستی سەرەکی یاساکە بریتە لەوەی کە ئێمە عەدالەتیەک لەسەر ئەوە بوەستێنانی گەڕانەوەی دادپەروەریەکە کە لەو دروشمانەیە کە کابینەی بەتەئکید کوردستان هەڵیگرتووە ئەم جێبەجێکردنی ئەم یاسایە چۆن ئەم دادپەروەریە دەگەڕێنێتەوە بە شێوێکەوە پرسیارە بکەم بۆ نمونە خەڵکانێک ڕەنگە گلەی ئەویان هەبێت و هەمیشە ئەو ڕخنیان بەرامبەر حکوومەتەکانی ئێمە هەوو بێت لەوەی کە خەڵکانێک بەبێ ئەوەی کە مەلەفیان هەبێت خاننشین کراوە خاننشین یاسایی یانیش پێدانی ناونیشانی جۆرا و جۆر بەم یاسایە دەکرێت ئەم دادپەروەریە بگەڕێت بەڵێ بەتەئکید وەکو باسم کرد ئێستا ئەوەی کە پەیوەستە بە خانەنشینی بەپێی پلەبەندی ئێستا خەریکی پێداچوونەوەن بە مەلەفەکان و ئەوانە حتمما کارێکی ئاسان نییە 240,000 خانەنشینمان هەیە نزیکە ینی وەکو ڕقم ئەمە پێداچوونەوە بەگشت فیلەکان لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی خانەنشینی ئەرکێکی ئاسان نییە بە تایبەت لەوەی کە لە ماوەی ڕابردوو بینیمان پرسی تەناوبی دەوامی فەرمانگەکان پرسی کۆرۆنا و داخستنی بەشێک لە فەرمانگەکان ئەمە کاریگەری هەبوو لەسەر ئەدای وزارەتەکان بەگشتی بە تایبەت خانەنشینی بەڵامەوەی کە ئێستا خۆیان وەکو پلان بۆ خۆیان داناوە بە تاکید دەتوانن بگەڕێنەوە ئەو حاڵەتەی کە ئەوەی کە بەپێی یاسا ماف و ئەمتیازێکی هەبێت حتمما
تایبەتمەند پێی دەدرێت و جەنابتان فەرمووتان کە پرۆژەی چاکسازی هەربەتەنە یاسانیە بەڵکو دروشمەیە کە کابینەی نوێم هەڵی گرتووە و بەشێکی بە یاسا ڕێک دەخرێت بەشێکی دریشی لە دەرەوەی ینی پرۆژە یاسایەکەیە لە دەرەوەی یاسایەکەی ئەمەیە کە پێویستە وەزارەتەکان بکەن بەڵام ئەگەر دەرفەتم پێ بدەیت پێکەوە راپۆرتێک لەسەر میکانیزمی ئیشکردنی ئێوە کاوکارانە دروستیان کردو پێکەوە ببینین دواتر قسە لەسەرەوە شەکەوە. بەرنامە و کاری کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر چەندین بنەمای هێڵە گشتیەکاندا ڕژاوە. ئەو هێڵە گشتیانی کە چەندین بواری گرنگ و تەوەری هەستیان لە خۆ دەگرێ وەک پرسی چاکسازی، خزمەتگوزاری و ئابووری و دارایی و کارگێڕی و پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا و پەیوەندیەکانی هەرێم لە سەراستی نێودوڵەتی و ئازادی و دیموکراسیت و پێکەوەژیان و چەندین بواری دیکە. حکوومەتە هەرێما کوردستانê خاوەنێ بەلێنێت خویە هاتوونەتە فەرمانگەی هەماهەنگی و بەدەداچوونی حکوومەتی هەرێمی کوردستان کەوا ڕۆڵی فەرمانگەکە دڵنیابوونە لەوەی ئایا ئامانجە استراتیژیەکان کاریگەر و کارامایانە جێبەجێ دەکرێت ئەویش لە ڕێگەی هەماهەنگی و بەدەداچوون لە نێوان دام و دەستگا جیاوازەکانی حکوومەت. لێرە کۆبوونەوەیکی تایبەتی سەرۆکی فەرمانگەی هەماهەنگی و بەدەداچوون و بەرپرسان و فەرمانبەرانی دیکەی فەرمانگەکە بەڕێوە دەچێت بۆ ئامادەکردنی راپۆرتێکی تایبەت بە یادی 2 ساڵەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان. ئێمەش لێرە باسی وردەکاری و ئامادەکاری بەرنامەی هەنگاوی نوێم چاکسازی لە کوردستان 24 دەکەین. سیستەمێکی نوێ ئۆنلاین خەرجەکان دامەزرا و لە بەرواری 1/7/2020 کەوتە بواری جێبەجێکردنەوە بە فەرمانی بەڕێز سەرۆکی حکوومەت. گرنگی ئەم یاخود با بڵێن ئامان سەرەکی ئەم سیستەمە ئۆنلاینە ئەوەیە کە لە چەند خاڵێک خۆی ئەبێنیتەوە. یەکەمیان ئەوەیە کە بڕەودانە بە شەفافیت، خاڵێکی زۆر گرنگە کە شەفافیت هەبی لە بواری خەرجیەکان و دووەمیان لە بواری کەمکردنەوە و کۆنتڕۆلکردنی خەرجیەکانە و هەروەها خاڵێکی تری گرنگ ئەوەیە کە نەهێشتن و کەمکردنەوەی ڕۆتین. ئەمەوێ بە کورتیەوەتان پێ بڵم کارە گرنگەکانی فەرمانگەی هەماهەنگی و بەدەداچوونی حکوومەتی هەرێمی کوردستان چییە؟ یەکێک لەو خاڵە گرنگانە بەدەداچوونە بۆ بڕیار و ڕێنمایەکانی ئەنجومەنی وەزیران لە هەمان کاتدا بەدەداچوون بۆ فەرمانەکانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە هەمان کاتی تردا دروستکردنی هەماهەنگیە لە نێوان وەزارەتەکان بۆ ڕاستپەردە هاوبەشەکانیان. یەکێکی دیکە لە کارە گرنگەکان بەدەداچوونە بۆ یاسای چاکسازی و کەمکردنەوەی خەرجیە گشتیەکان. کارێکی دیکەی گرنگ چاودێریکردنی کار و کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە. بەڵێنش درراوە بەردەوام بن بۆ ئەوەی کاری باشتر بکرێت. هەمووان دەڵێن ئەرکی سەرشانی حکوومەتە چاکسازی بکە. ئەم بۆچونێش لە سەراستی لووتکە و باڵاترین دەسەڵاتدا تا ئاستی هاوڵەتێکی ئاسایی بوونی هەیە. هەمووان باسی چاکسازی دەکەن. تینووی جێبەجێکردنی و پرۆسە گرنگن. لەم ڕوانگەیەوە چاکسازی بۆتە بەشێکی گرنگی هێڵەگشتیەکانی کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێم. لەم فەرمانگەیە چاودێری جێبەجێکردنی یاسای چاکسازی دەکرێت و بەردەوامیش کاری لەسەر دەکرێت. هەروەکو جەنابی سەرۆکی حکوومەت لە یەکەم کۆبوونەوەی لیژنەی باڵای جێبەجێکردنی یاسای چاکسازی فەرموویان یاسای چاکسازی بریتیە لە هێنانەدی دادپەروەری لە نێوان موچەخۆرانی سوودمەندان لە بودجەی گشتی لە هەرێمی کوردستان. بۆیە تەکید دەکەینەوە لەو خاڵە یاسای چاکسازی بڕینی قوتی خەڵک نییە بەڵکو هێناندی دادپەروەریە لە نێوان موچەخۆرانی هەرێمی کوردستان. سەرجەم وەزارەت و لایەنە بەسراوەکان بە وەزارەت بەشداریان لە ئامادەکردنی پلانی جێبەجێکردنی یاسای چاکسازیدا کرد کە لە یەکەم کۆبوونەوە بڕیار لەسەر پلانی وەزارەتەکان درا. کابینەی نوێم هەوڵی داوەکە کار بکات لەسەر زۆربەی ئەو ئاستەنگانە کە دێتە پێش لە پێشکەشکردنی خزمەتگوزاری بۆ هاوڵاتیان و خۆی لە کەمکردنەوەی ڕۆتین دەبینێتەوە زیاتر. جێبەجێکردنی هێڵەگشتیەکان لە هەموو ئاستێکی ڕێخستنەوەی داهات و خەرجیەکان تاوەکو ڕێخستنەوەی وەزارەت و دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامی هەیە بە شێوازێک بگونجێ لەگەڵ ئامانجە نوێیەکانی حکوومەت یەک بگرێتەوە. ڕێخستنەوەی پرسی گشتی دووبارە ڕێخستنەوەی پرۆژەکان و ڕیزبەندی لە ئەنجامدانی پرۆژەکان. هەموو ئەوانەیەش لە چوارچێوەی هێڵەگشتیەکان و هاوڵاتی و خزمەتگوزاریەکانی کراوەتە ئامانج و چەق و مەبەستی کابینەی نوێم. ئەوە چاوەڕێی راپۆرتی کار و چارەکی ساڵی دووەمی کابینەی حکوومەتی بزانین. سێکتەر یابووری و بەرهێنان لە فەرمانگەی هەماهەنگی و بۆ دۆداچوون ئەرکی ئەوەیە بۆ دۆداچوون بۆ بڕیارەکانی ئەنجومەنی وەزیران بکەن بە تایبەت سێکتەرەکانی پەیوەست بە ئابووریەوە
لەوانە وەزارەتەکانی دارایی و نەوت و دەستەی وەبەرهێنان و چەندین شوێنی دیکە. لە کارە سەرەکیەکانی وەکو سێکتەر کارە سەرەکیەکانی فەرمانگەی هەمانگی بەدواداچوون ئەوەیە کە ئێمە هەمانگی لە نێوان ئەنجومەنی وەزیران و وەزارەتەکان دەکەین وارەوە لە هەمان کاتدا هەمانگی لە نێوان وەزارەتەکان خۆیاندا دەکەین. چاکسازی بە ڕۆژێک دوو ناکرێتن پرۆسێکی دوور و درێژە هەتا ئێستا کارێکی زۆر لەسەر کرایە و هەندێکیشی مایە کە بکرێتن. یەک لەوانە لەسەر کەمکردنەوەی خەرجیەکانە، یەک لەوانە موچەی بندیوارە، هەروەها چەند بارێکی تر دەگرتەوە لە بودجە و لە تاکسەزیەکان لە ناو سیستمی حکوومەتی یاریمە کوردستان. دەستپێکردنەوەی جوڵەی بازار و خزمەتگوزاریەکان بەڵگەیەکی ڕوون و ئاشکرایە بەوەی ئەم کابینەیە لەسەر ڕێچکەی خۆی دەڕوات. ئەویش خزمەتکردنی هاوڵاتیانە. ئەمەوێ ڕایەوەی لە چەندین بواردا ئەو پرۆژانەی پەیوەستن بە خزمەتگوزاری هاوڵاتیانەوە دەست بە کارکردن لە سەریان کراوە و لە چەندین بواردا دەبینرێن. فەرمانگەی هەمانگی و بەدواداچوون دەیەوێ لینکی بەردەوامی نێوان هاوڵاتیان و دامەزراوە حکوومیەکان بێ لە پێناو بەرژەوەندی گشتیدا. کاک دکتۆر لە دەرەوەی یاسای چاکسازی کە جەنابتان بە خێرایی ئاماژەتان پێکرد خۆشتانی شارتان پێدا فەرمووتان کە جگە لەم یاسایە چاکسازی تر هەیە کە کابینە نوێم هەڵی گرتەوە بە مانایەک لە مانایەکان بێگومان لە هەڵەگەشتەکانی کارنامەی کابینە نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانن ئەوەندەی سەرنجی من سەرنجم دابێت لە زۆربەی خاڵەکان ترکیز لەسەر چاکسازی کراوە مەش پێویستی بە دوواداچوون هەیە جگە لەم بەدواداچوون لەسەر یاسا بەرکارەکان ئەوەی کە فەرمووتان لەسەر ئەو چاکسازیانش کە حکوومەتی هەرێمی کوردستان هەڵی گرتووە بەدواداچوتان چۆن بەڵێ بەتەئکید بوارێکی فراوانە یەکەم هەنگاو کە کاری لەسەر کرا بریتی بوو لە کەمکردنەوەی خەرجی و زیادکردنی داهات. حتمما پێویست بوو کۆمەڵێ بڕیار لە ئەنجومەنی وەزیران دەربچێت ئەم بڕیارانە پاڵپشت بن بە یاسا بەرکارەکان و بە شێوازێک کە ڕێنمایی پێویست هەبێت بۆ ئەوی بە شێوازێک ئێمە کار لەسەر ئەم بوارانە بکەیت بە تایبەت بۆ نمونە بواری باج یەکێک لەو بابەتە زۆر گرنگانەیە کە لەم کابینەیە کاری لەسەر کراوە بریتە لە چاکسازی لە بواری باج حتمما ئەمە تەنها وزارەتی دارایی و ئابووری ئەم کارە ناکات ڕاستە کاری سەرەکی لە لای ئەوانە بەڵام پێویست بوو کە کۆمەڵی وەزاراتی تر کە کار دەکەن لەسەر مەسلەی باج بۆ نمونە وزارەتی دادە وزارەتی شارەوانیە وزارەتەکانی معنین بەم بوارە وزارەتی ناوخۆیە بەیەکەوە کار بکەن لەوەی کە بچێ وەزارەتی گواستنەوە گەیاندنە ئەمانە هەر یەکە و لە بوارێکە مامەڵە لەگەڵ سکتەرێک لە سکتەرەکانی باجوانە دەکەن بۆیە بە تاکید ئەو کاتی پێویستی بە تەنسیق بوو پێویستی بە هەمانگی بوو پێویست بۆەوە کۆمەڵی ڕێکاری نوێ دەربکرێت کۆمەڵێ ئیجراعات تعدیلی هەندێک لە ڕێنمایەکان بکرێت کە پێشتر هەبوون تەنانەت ئەو گشتاندنانەی کە پێویست بوو وزارەتەکان جێبەجێ بکەن لەسەر ئاستی گشت فەرمانگەکان ئەوەی کە باو بوویان وەکو دیاردا کۆمپانیەکان تەهەڕووبیان دەکرد لە پێدانی باج ئێستا بەپێی ئەو کارانەی کە کراوەوە بەپێی ئەو هەماهەنگی نێوان وزارەتەکانەیە مامەڵەی کۆمپانیاکان دەبێت بکرێت دوای ئەوەی کە پاکانەی باش دێنیت هەندێک بریار شەمارکرانەوە ئەگەر لە درەوەی یاساش بێت بۆ نمونە هەندێکیان لێ خۆشببوونیان بۆ کرامەوە دواتر لەسەر بەڵام لەسەر کەمکردنەوەی خەرجی ئەمەوێت پرسیارت لێ بکەم بە یەکێک لەو ئیشانێک کە کابینێ نوێم کردی کەمکردنەوەی خەرجی و زیادکردنی داهات بوو ڕێخستنی دەوامی فەرمانبەران بوو ینی هەرچەند کۆرۆنا ڕێگری بوو بێگومان بەڵام بەم چەند بەدواداچوونتان لەسەر ئەمانە کرد بەڵێ ئێمە ئەوەی کە ئەگەر باسی دەوام بکەم دەوام بە بڕیاری ژمارەیەکی ئەنجومەنی وەزیران ژمارەیەک یەکەم بڕیار بوو بریتی بوو لە ڕێخستنەوەی دەوامی فەرمانگەکان بە شێوازێک بێت کە پەیوەندی نێوان فەرمانبەر و هاوڵاتی پەیوەندیەکی ڕاستەوخۆ بێت ئەو خزمەتگوزاریی کە پێویستە پێشکەش بە هاوڵاتیان بکرێت ڕاستەوخۆ پێ بدرێت چونکە مەهامی سەرەکی یان دروشمی سەرەکی ئەم کابینیە بریتی بوو لە پێشکەشکردنی خزمەت گوزاری بۆ هاوڵاتیان و زیاتر هاوڵاتیمان لەلامە بەس بوو بۆەوەی کە ڕەزامەندی وەرگرتنی ڕەزامەندی هاوڵاتیان ئەم بڕیارە چەندین کۆبنەوەی هاوبەشی دەستگا چاودێریەکان بەیەکەوە بۆ نمونە دیوانی چاودێری دارایی دەستەی دەستپاکی داواکاری گشتی سەردانی گشت وزارەتەکانیان دەکرد بۆ شێوازی ڕێخستنەوەی داوامەکان هەروەها پرسی سکاڵای هاوڵاتیان چونکە ئەوەی کە زۆر گرنگی پێدرا لەم کابینێ بریتی بوو لە سکاڵای هاوڵاتیان ئەو سکاڵایی کە ڕاستەوخۆ بە فەرمانگەکان دەدرێت و بە تاکید وەکو باسم کرد لە نێوان ئەم دەستگا چاودێریانە بە شێوازێکی بە کۆبنەوەی دەوری ئێمە هەڵسانگاندنی
تەنانەت شێوازی وەرگرتنی سکاڵای هاوڵاتیمان کردووە بۆ ئەوەی کە بە شێوازێک گرەیان لە دام و دەستگاکان هەیە چۆن دەتوانن کارەکان ئەکتیفتر بکەن و تەنانەت ئەگەر لەسەر فەرمانبەرێک بێت لەسەر فەرمانگەیەک بێت لەسەر هەر کەسایەتێک بێت کە لەم کابینەیە دەکەن ئەتیمان لەسەر لێژنەی خۆتانەکەنیان ئەوەی بەڵێن ئێمە دوو چەند ئالیەتێکمان هەیە و ئەم ئالیەتە دەبێت وابێت بۆ ئەوەی بە ڕاستەوخۆ پەیوەندی بە هاو یەکێکیان فەرمانگە خۆی ئەنی گشت فەرمانگەکان خۆیان دەبێت سندۆقی سکاڵیان هەبێت یان ئالیەتێکی گونجاویان هەبێت بۆ ئەوەی وەڵامی داواکاری هاوڵاتیان بدەن بۆ نمونە هێڵەکانی تەلەفۆن بێت یان وبسایتێکی تایبەت بۆ نمونە وزارەتی ناوخۆ وبسایتی تایبەتی هەیە و پۆرتاڵی تایبەتی هەیە بۆ وەرگرتنی سکاڵاشیان هەیە بۆ خۆیان بۆ خۆیان ئەمە بۆ وەزارەتەکانی تەنها بۆ وزارەتی ناوخۆیە و دەبێت بۆ وزارەتی ناوخۆ بێت چونکە وزارەتەکانی تر ئالیەتی تریان هەیە بۆ وەرگرتنی سکاڵاکان بە تاکید ئەم جۆرە هەماهەنگیە هەیە نێوان وزارەتەکان بۆ نمونە سکاڵایەک لەسەر وزارەتێکی تر بۆ وزارەتێک بێت حتمما ئاگاداریەکیان ئاگاداری وشیاریش نەبووە ئاگاداری هاوڵاتیانیش دەکرێتەوە بە شێوازێک بۆ نمونە لە وزارەتەکەی خۆی بۆ نمونە سکاڵا پێشکەش بکات تەنانەت لە فەرمانگەی هەماهەنگی و چۆنیش ئێمە خۆی ئالێتێکی تایبەتی وەرگرتنی سکاڵای هاوڵاتیانمانێت بە شێوازی سەردان بوو بێت یان بە ڕێگای ئەلکترۆنی بێت هەروەها لە دیوانی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران مدیریەتێک هەیە بە ناوی سکاڵا ئەوانەی کە سکاڵای یاساییان هەیە دەتوانن لەوێ پێشکەش بکەن بۆیە تقریبانەوەی کە من دەتوانم باسی بکەم لەم کارە تەنانەت راپۆرتی دەوری هەیە لەسەر ئەوەی کە بە شێوازێک هاوڵاتیان سکاڵا بابەتەکانیان پێشکەش دەکەن ئەوەی کە کاریگەری هەبوو لەسەر ئەم پرۆسی جێبەجێکردنی بڕیاری ژمارەیەک بریتی بوو لە پرسی کۆرۆنا و داخستنی دام و دەستگاکان و ڕێخستنەوەی دەوام چونکە بڕیارێکی تری ئەنجومەنی وەزیران دەرچوو بڕیاری 52 کە بڕیاری ژمارەیەکی پەکخست لەبەرچی لەبەرەوەی کە چۆن بتوانن سیاسەتی خۆپارێزی و دەسەڵات دراوە وەزیرەکان و فەرمانگەکان کە خۆیان وزارەتەکان و فەرمانگەکان خۆیان دەوامەکان ڕێک بکەن بە تەناو بوو بە شێوازێک ئێستا لە دواکۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ئیتر بڕیاردرابەوەی کە دەوامی فەرمانگەکان ئاسایی بکرێتەوە بگەڕێنەوە سەر بڕیاری ژمارەیەک و وەکو باسم کرد ئیتر هەر بە شێوازی دەوری لەگەڵ دەستگا چاودێریەکان بە دوواداچوونی جێبەجێکردنی بڕیاری ژمارەیەک دەکەینەوە بە شێوازێکە لە بەرژەوەندی هاوڵاتیان بێت ئەوەی کە گرنگە لەم قۆناغا ئەوەی بڕیارەکانی تری بڵێن چاکسازی بریتی بووە لە مەسلەی کەمکردنەوەی خەرجیەکان ئەوەی بەشێکی قەیرانی دارایی دامودەستگاکانی حکوومەتی هەرێمی ئیجبار کرد بۆەوەی کە تەقەشوفێک بکەن لە خەرجیەکان و بەشێک لەو تەقەشوفە کاریگەری هەبوو لەسەر ئەدای هەندێک لە سکتەرەکان ینی بە تاکید ئێمە ڕەچاوی ئەو حاڵەتانش دەکەین چونکە بەشێک لە سکتەرەکان پێویستیان بە خەرجی زیاترە و پێویستیان بە کاری زیاترە بەڵام بە شێوازێک وزارەتەکان توانیویان بەپێی ئەو ئەرک و مەسئولیەتێکە لەسەر شانیانەوە سوپاسیان دەکەن بۆەوەی کە توانیان زۆر بە جوانی ئەم خۆناغە سەختە بەڕێ بکەن بەوەی کە یەک خزمەت گوزاریەکە خۆی پێشکەش بکرێت و تەحملی بڵێن کەمی داهات بکەن لە قۆناغی ڕابردوو بەڵام لە هەمان کاتیشدا نەخێر لە بیدایەتی کابینەوە هەر پلانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بوو کە ئێمە خەرجیەکان کەم بکەین تەنها تەرکیز لەسەر خەرجیە پێویستەکان بکەن بۆیە سیستەمێکی ئەلکترۆنی دانرا ئەم سیستەمە ئەلکترۆنیە سیستەمێکە کە بە هاوبەشی لەگەڵ نووسنگەی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ تەکنەلۆژیای زانیاری و وزارەتی دارایی و ئابووری ئەو هەماهنگگەی کە فەرمانگەی هەماهنگگی و بەدووادا چۆن لەگەڵیان دەکرد بە تایبەت لە ڕاهێنانی بڵێن ئەو فەرمانبەرانەی کە پێویست بوون کار لەسەر ئەم سیستەمە ئەلکترۆنیە بکەن بۆ ئەوەی ڕۆتین نەمێنێت لە پێشکەشکردنی ئەو خزمەت گوزاریانە چونکە ئێمە بەشێک لە خەرجیەکان بەپێی ڕۆتین و نووسراوەکان کە زۆر دوا دەکەوتن زەربەند یەکەم هاوڵاتی لەو ڕۆتینە ینی دەستگاکان ئەمە دام و دەستگاکان ئەو خزمەت گوزاریانی کە پێشکەشیان یان ئەو خەرجیانەی کە پێویستیان بوو بە ڕێگای ئەم سیستەمە ڕێک خرایەوە بەوەی کە جەنابی وەزیری دارایی ڕاستەوخۆ لەگەڵ ژمێرکاری لەگەڵ دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بتوانن ئیتر بڕیار لەو خەرجیە پێویستانە بدەن کە هەیە تەنانەت وەکو داتاش ئێستا لەلای ئێمە دیارە بۆی کە لە چ بوارێک زیاتر ئێمە خەرجیمان هەیە و تەنانەت ئەگەر هەندە جار بووەتە سەبەبیەوەی کە ئێمە ئەم جۆرە ئێستا ئەوەی کە بەداتا دواتر پێشکەش دەکرێت بۆ ئەنجومەنی وەزیران لەلایەن نووسنگەی جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاری لەسەر دەکرێت
ئەنجا بتوانین چارەسەری ئەو بوارە بکەین بۆ نمونە خەرجیمان زۆرە لەم بوارە لە بواری سوتەمەنی بێت بۆ نمونە لە بوارەکانی لە بوارەکانی تری بڵێن خەرجی بێت بە تایبەت لە مەسلەی کەلوپەل بێت یان هەندە جار ئێمە بودجەیەکی تەشغیلیمان هەیە بەوەی کە پەیوەستە بە سیانە و پێیوەستە بە کۆمەڵێ بواری تر ئەمانە حتممە وزارەتەکان کۆڕۆناش لەبەر ئەو خستەخانە و کەرنتین و ئەوانە بەشێشی بودجە نەکردەوە نەتوانرا خەرجی کەم بکرێتەوە خەرجی لەم بوارە زیاد بووانە بەڵێ ئێمە بەتاکیدەوەی کە پێیوەستە بە تەندروستی پێیوەستە بە بوارەکانی تر بە تایبەت لە بواری کارەبا تەرکیزێکی زیاتی لەسەر کرا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان چونکە ئەمە سکتەرێکی ئەساسیە گشت سکتەرەکان پەیوەستن بە سکتەری کارەبا بەپێی ئەو پلانە چاکسازیەی کە لە خودی وزارەتی کارەباش کرا بەشێک لە پێداچوونەوە بە بەشێک لە گرێبەستەکان پێداچوونەوە بە شێوازی بڵێن کارکردنی تیمەکانیان و تەنانەت ئێستا لەو هاوبەشەیە کە نێوان کەرتی گشتی و کەرتی تایبەت هەیە لە بواری کارەبا بە تەکید لەوانەیە ئێمە قۆناغێکی باشتر بچینە پێشەوە چونکە ئەمە دەورێکی بڵێن ڕۆلێکی باش دەبینیت لەوەی کە ئێمە ئەگەر توانیمان سکتەری کارەبا بەرەو پێش ببین کاریگەری دەبێت لەسەر سکتەری کشتتوکاڵ لەسەر سکتەری پیشەسازی و سکتەرەکانی ترکە هەیە و تەنانەت ئەو خزمەت گوزاریەک کە بۆ هاوڵاتیانی کوردستان بەکار لەسەر ئەو بەشات لەسەر بەشی باج و ڕێخستنەوەی خاڵە سنووریەکان و ئەمانە لەسەر ئەم بەشە دوا پرسیار لێ بکەم کە ڕەنگە پرسیاری زۆرینەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بێت بەپێی بەدواداچوونی ئێوە بەپێی هەمەهەنگی لە نێوان وەزارەتەکان بەکەمکردنەوەی خەرجی و زیادکردنی داهات بەم زروفانێکی ئێستا ئێوە بەدواداچوتان کردووە لە سەر چاکسازەکان کە حکوومەت دەیکا لە خەرجی دەکرێت چی ڕۆژجارێک بەبێ ترس موچەخۆرانی هەرێمی کوردستان موچەوەربوون خۆی ئامانجی حکوومەتی هەرێمی کوردستان بەوەیە کە ئێمە نابێت تەنها پشت بە داهاتی نەوت ببەستین یعنی بڵێن چارەنووسی موچەخۆران بکەوتە ژێر ڕەحمی بازاری جیهانی بازاری نەوت چونکە نرخی نەوت لەوانەیە ئێستا باش بوو بێت بەڵام لە سەردەمی کۆرۆنا گەیشتینە حاڵەتێک کە نرخەکەی زۆر دابەزی ئەمەش ناکرێت ئێمە بەم شێوازە مامەڵی بکەین دەبێت ئێمە تعامل لەگەڵ داهاتێکی سابت بکەین ئەم داهاتش زیاتر پێیوەستە بە ڕێخستنەوەی داهاتن ناوخۆیەکان هەروەها خەرجیەکان بە شێوازێک ڕێک بخەین کە ئێمە زەمانەتی ئەوە بکەین ئێمە بۆ نمونە ئەو بەشەی کە پێویستمانەوەکو فەرمانبەر بتوانن لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان کار بکەن بە پێی بڕیاری ژمارە 33 بە پێداچوونەوە بە هەیکەلیەتی دام و دەستگاکان و هەیکەلیەتی وزارەتەکان حتمما ئەمە لە ینی ئەگەر بگاتە قۆناغە کۆتاییەکان ئێمە دەتوانین بڵێن ئینجازێک دەکەین لەوەی پرۆسەی خانەنشینی پێشوەختە بڵێن کەمکردنەوەی تەمەنی خانەنشینی ئەمانە ئێستا لە چوارچێوەی یاسای بودجەش دەمانوێت کۆمەڵێ لەم بارانە ڕێکی بخەین بەڕاستی بۆ ئەوەی وای لێبێت تەنها ئەوانەی کە کار دەکەن لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان زەمانەتی داهاتیان هەبێت زەمانەتی ئایندەیان هەبێت تەنانەت مەبەستی سەرەکیش تەنها موچەخۆرانی هەرێمی کوردستان نییە بەڵکو ئێمە شەریحەیەکی زۆر هەیە کە بەڵێ پێویستیان بە ئالیکارە پێویستیان بۆیە کە داهاتێکی سابتیان هەبێت جێگیریان هەبێت بۆیە بە پێشخستنی کەرتی تایبەت و ئەو هەماهنگگەی نێوان کەرتی تایبەت و کەرتی گشتی دروست دەبێت ئێمە دەتوانین ئەم کارە بکەین بەڵام ئەمە پێویستی بە جهدێکی زۆرە دەستمان پێکردووە بە تایبەت لەوەی کە پەیڕەوەیەکی تایبەت بۆ بڵێن هاوبەشی کەرتی گشتی و کەرتی تایبەت داندا بەوەی کە تەنانەت بۆ پرسی ماف و شایستەی ئەو خەڵکی کە لە کەرتی تایبەت دەبێت چۆن حکوومەت زەمانەتی بۆ بکەواتە تەنها ئەو خەڵکی کە زەمانەتی بڵێن لە وەزیفەی گشتیدان دە زەمانەتی ئایندەیان دەکەین زەمانەتیان دەکەین لە حاڵەتی پەککەوتەی لە حاڵەتی نەخۆشی لە حاڵەتی خانە نشین بوونیان دەبێت گشت هاوڵاتیانی کوردستان بۆ نمونە لەمە مستەفیدمە حتمما ئەمە پێویستی بە پلانێکی تایبەتە پێویستی بەوەیە ئێستا لە وزارەتی کاروباری کۆمەڵایەتی بۆ نمونە لەگەڵ وزارەتی پلاندانان لەگەڵ وزارەتی دارایی و ئابووری سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لە حاڵەتی ئەوەیدان کە ئێمە چۆن بتوانین ئەم بابەتە بۆ بە تایبەت ئەوەی کە پێیوەستە بە کەرتی تایبەتەوە ڕێکی بخەین زەمانەتی ئەوە بکەین کە هەڵی کار بۆ خەڵکی زیاتر دروست بێت واتە ئامانجی حکوومەتی هەرێمی کوردستان بگەینە ئەو قۆناغا و بتوانین ڕێژەی پشتبەستن بە داهاتی سامانە سروشتیەکان کەم بکرێتەوە و تەطویری بواری سامانە سروشتیەکانیش بکرێت چونکە
چاکسازی لە بواری سامانە سروشتەکان بەڕاستی یەکێکە لە گرنگترین ئەو چاکسازیانەی کە دەتوانم بڵێم حکوومەتی هەرێمی کوردستان لەم کابینێ کرد ئاسان ئیش لەسەرکراوە لەسەر نەکراوە ئەمەشیان بێتە بەشی دووەمی تەوەری ئەم بەرنامە بەڵام ئەمەوێت بپرسم ئێستا بە پێی بەدواداچوونی ئێوە بە پێی بودجەی بەردەستی ڕۆژدارێک موچە دەدرێتە موچە خۆرانی هەرێمی کوردستان بە تاکیدەوەی کە تا ئێستا لە لەو داهاتی لە بەردەستەوە بووە بە شێوازی ئەو ڕێککەوتنێک کە ئێستا لەگەڵ حکوومەتی اتحادی و ئەو هەماهنگگەی کە کردومانە وەرگرتنی شایستە داراییەکانی هەرێمی کوردستان بە شێوازە بێت هەموو هەوڵەکانمان زەمانەتکردنی ئەوەیە کە ئێمە بتوانین بە شێوازێکی دەوری کە بە تایبەت موچەخۆرانی هەرێمی کوردستان شایستە داراییەکانی دەست خۆش بێت لەسەر پرسی باج و خاڵە سنووریەکان و ڕێککەوتنیش لەگەڵ بەغدا پرسیارم دەبێت بەڵام بادیسان راپۆرتێکی تر ببین کە تەرکیزی خستۆتە سەر باس فەرموو. بەرنامەی کاری حکوومەتی هەرێمی کوردستان خۆی لە 51 هێڵی گشتی و 7 وەردا لە کابینەی نوێمدا دەبینێتەوە. فەرمانگەی هەمانگی و بەدواداچوون لە 100 ڕۆژی یەکەم و ساڵی یەکەمی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان راپۆرتی خۆیان بۆ سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بەرز کردەوە. بەردەوامیش راپۆرت دەنێرێت ئەم فەرمانگەی ڕاستەوخۆ بەستراوەتەوە بە سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانەوە. لە ئێستاشدا ڕۆژانە و هەفتانە راپۆرتی تایبەت بە بەڕێوەچوونی شوکارەکانە کەرتی گشتیدا دەنووسرێ ڕەوانەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەکرێ و یەکێک لە کارە گرنگەکانی ئەم فەرمانگەیەیە. ئێستا خەریکی ئامادەکردنی راپۆرتی ساڵی دووەمین کە لەم راپۆرتەدا بزانین بۆ ئەوەی لە ماوەی ساڵی دووەمدا بە پێی ئەم هێڵە گشتیانەوە بە پێی بەرنامەی کاری حکوومەتی بەجێبەجێ کراوە لە خزمەتگوزاریەکان و لە کار و پرۆژەکانی حکوومەت. تەورەیەکی تری راپۆرتەکانمان بریتیە لە بەدواداچوونی ئەم خاڵە تایبەتانە و ئەم کەیسە تایبەتانێک کە بە فەرمانگە دەستپێرجێتن بۆ نمونە بابەتی تایبەت بە بوجەمان هەیە بابەتی تایبەت بە خزمەتمان هەیە بە خزمەت گوزاریمان هەیە ئەمان هەموو بابەتی تایبەتن کە دەچێتە بەرنامەی حکوومەتەوە بە تایبەتی دەخرێتە بواری جێبەجێکردنەوە ئێمەش وەکو فەرمانگەی هەماهەنگی بەدواداچوون دێن راپۆرتی جێبەجێکردنی ئامادە دەکەین و بەرز دەکەین و بەڕێ سەرۆکی حکوومەت. دەی ئایاری 2021 فەرمانگەی هەماهەنگی و بەدواداچوونی حکوومەتی هەرێمی کوردستان راپۆرتی چاکسازی لە بواری باج ڕەوانەی پەرلەمانی کوردستان کرد بە پێی راپۆرتەکە ڕێژێ لە 100 باج لە کاڵەی هاوردەکرا و لە 104 لەسەر کاڵەی هەناردەکرا وەردەگیرێ. لە ئێستاشدا بەشێک لە بەرپرسان و فەرمانبەران لە ناو فەرمانگەی هەماهەنگی و بەدواداچوون سەرقاڵی بەدواداچوونن بۆ جێبەجێکردنی بڕیاری ژمارە 33 ئەنجومەنی وەزیران بۆ ڕێخستنەوەی پەیکەربەندی حکوومەت و میلاکات. بڕیاری 33 دوو بەرگەیە بەرگەیەکیان ئەوەیە کە هەیکلێتی دام و دەستگاکانی حکوومەت دووبارە تەنزیم بکرێت بە پێی پێداویستی فعلی و تایبەتمەندی واتە ئێمە بە ئەکیدی میلاکی زۆرمان هەیە لە دام و دەستگاکانی حکوومەتە بەڵام دووبارە ڕێخستنەوەی بە پێی تایبەتمەندی ینی کەسی شێوا لە شوێنی شێوا بێت و بەڕاستی هەموارکردنەوەی یاساکانیش پێویستە چونکە ینی یاسای وەزارەتەکان دەبێت هەموار بکرێتەوانێت چونکە هەنگێ دام و دەستگا هەیە ینی هەموو مدیریات هەیە پێویست ناکات زۆر فراوانە ئێمە محاوەلەمان کردووە ینی کەم بکرێتەوانێ و کە بۆی خەرجەکانش کەم بکرێتەوانێ و پێشکەشکردنی خزمەتگوزاری باشتر بکەین بۆ هاوڵاتیان. گرنگترین حاڵەت کە لەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستاندا دەبینرێ ئەویش بیرۆکراسیەت و ڕۆتین لە ناو دام و دەستگاکانی حکوومەتدا کەم کراوەتەوە. هەروەک زۆرێک لە کارەکان و زانیاریەکان لە ڕێگەی بە ئەلیکترۆنیکردن و ئۆنلاینەوە بەڕێوە دەچێت. لە فەرمانگەی هەماهەنگی و بەدواداچوون ئاشنایان کردن بە پۆرتاڵی خزمەتکەوە لە ڕێگەی 499 خزمەتگوزاریەوە هەنگاوەکانی سەردانیکردنی هاوڵاتیان بۆ دامەزراوە حکوومیەکان دانراوە لەو ڕێگەیەوە ڕۆتینات کەم کراوەتەوە. لێرەدا ئێمە بۆچی ئەو پۆرتاڵەماندانە ئەو پۆرتاڵە زۆر کار ئاسانی دەکات بۆ هاوڵاتیان لەبەر ئەوەی مەتەرەن دەدیت جاران لە دەوروبەری قەزاکان شار و ناحیەکان هەموو داهاتن لە بۆ سنتەری پارێزگا بۆ سەردانی هەردام و دەستگایەکی حکومی دەدیت ئەو مستەمسەکاتانی کە لەگەڵێتی تاو نییە ناچار دەگەڕاوە بۆ ئەو شوێنێکە هاتووە ڕۆژەکەی تر داات کامەش دەبتە بارگرانی هەم بۆ هاوڵاتیان و هەم یانە ناڕەحەتی بۆیان دروست دەکاتن بۆیە لێرەدا دەتوانێت سەیری کات چ مستەمسەکاتێک مەطلوبە و چ پێویستە لەگەڵ خۆی بینی چەند هەنگاوی دەوێت چەند ڕۆژی پێویستە بۆ بەدەستهێنانی ئەم خزمەتە ئەو خزمەتانەکە بکرێتەوە ئەوها پۆرتەڵ و بە ئەلکترۆنی بکرێتن ڕێگە دەکرێت لە بەهدەردانی سامانی گشتی وارەوها کاتی هاوڵاتیان و دامەزراوەکانی حکوومەت و فەرمانبەران کەم دەکاتەوە بەپێی ئەوەی کە کارەکان بەڕێکوپێکی ئەڕواتن و خەتەواتەکان دیار دەبێتن و لە هەر هەمان کاتدا کواڵەتی خزمەتگوزاریەکان بەرز دەکاتەوە. لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا و لەسەر ئاستی ئەنجومەنی وەزیران
پەیوەندی ڕاستەوخۆ لەگەڵ هاوڵاتیان هەیە کە لە ناو خۆی دیوانی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بەشی سکاڵا هەیە لە فەرمانگەی مانگی و بەدواداچوونیش بەشی سکاڵە دانراوە هەروەک بەشی سکاڵای ئۆنلاینیش هەیە هاوڵاتیان دەتوانن لە شوێنی خۆیان بە مۆبایلی زیرەگیان لە ڕێگەی ئامێری کۆمپیوتەرەکەیانەوە سکاڵاکانی خۆیان بگێنە فەرمانگەی هەماهەنگی و بەدواداچوون بۆ ئەوەی بە زووترین کات کاری لەسەر بکرێت. دەرفەتت کاری بۆ خەڵکی خۆ دروستکەین و پشتیوانیکردنا کەرتی تایبەت و کەرتت هاوبەش کاک دکتۆر ئەوەی کە لەم راپۆرتە سەرنجی ڕاکێشام پورتاڵی خزمەت بوو ینی بە تایبەت پێدەچێت حکوومەتی هەرێمی کوردستان بەرەو ئەلکترۆنی هەنگاوی جددی بەهاوێژێت یانی دیارە لە هەموو وەزارەتەکان ڕەنگە زیاتر داتا لە بەردەست ئێوەدا بێت بە پێی ئەوەی ئیش و بەدواداچووندا پورتاڵی خزمەت بەڕاستی لە دیوە ئەلکترۆنەکەی چەند خزمەت بە هاوڵاتیان ئەوەی کە پێویستە باسی بکەین پۆرتاڵی خزمەت کاتی خۆی بە سەرپەرشتی جەنابی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕێز کاقوبات ئیشی کاری لەسەر کراوە و پۆرتاڵێکی تایبەت لەسەر خزمەت دانراوە بە تاکی دە و تیمەی کە کاریان لەگەڵ کردووە زۆر لەگەڵ بە هەماهنگگی لەگەڵ وزارەتەکان توانیان لەگەڵ فەرمانگەی هەماهنگگی و بەدواداچوون توانی ویانە کە ئەم پۆرتالە دروست بکەن ئەو پۆرتالە ئێستا هاوڵاتیان دەتوان سوودی لێبن چونکە گشت خزمەت گوزاریەکانی تێدایە و بە وردەکاری باسی هەر هەنگاوێک دەکەت هەموو هەنگاوەکانی بڵێن وەرگرتنی خزمەت گوزاریە کە بڵێن زیاتر لە 400 خزمەت گوزاری لەوێ کۆکراوەتەوە ئێستا لە قۆناغێکی ترین قۆناغی ئەپدەیتکردنی زانیاریەکانین و هەروەها بە ئەلکترۆنیکردنی ئەم خزمەتانە ئێستاەوەی کە جێگای خۆشحاڵیە لە وزارەتی ناوخۆ بەشێکی زۆر لەو خزمەت گوزاریانەیە کە پێشکەش دەکرێت بە ئەلکترۆنی کراوە واتە هاوڵاتی دەتوانێت ڕاستەوخۆ سەردانی پیجی وزارەتی ناوخۆ بکات و لە بڵێن پیجی گشتی حکوومەتی هەرێمی کوردستان و لەوێ خزمەت گوزاریەکان سود لە خزمەت گوزاریەکان ببینیت بەشێکی تری وزارەتەکانی تر بۆ نمونە بە هەمان شێواز بە ئەلکترۆنی کراوە ئەوەی کە گرنگە هەنگاوی یەکەم لە گشت ئەو بوارانە هەوڵ دراوە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئێستا لەگەڵ پۆرتاڵی خزمەت ئێستا بۆ بڕیارەی کە نوێ دراوە بەوەی کە ئێمە ئەبدەیتی ئەم زانیاریانی بکەین بە ئەماهنگگی لەگەڵ مەکتەبی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و بە شێوازێک کاری لەسەر بکرێت بەوەی کە هاوڵاتیان سوودی لێ ببینن حتمما ئەمە دەچینە قۆناغێکی تر چونکە تاسک فۆرسیش دانراوە بۆ ئەم بابەتە لە بینی فەرمانگەی هەماهنگگی و بەدواداچوون نووسینگەی جەنابی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەروەها تەکنەلۆژیای زانیاری و فەرمانگەی میدیا و زانیاری کە ئەوان بەرپرسن لە دیزاین و شێوازی ڕێخستنی پاراستنی داتا و هەروەها دیزایانی سەرەکی ئەوەی کە ناسنامەی حکوومەتی هەرێمی کوردستان بە یەکگرتووی بە مۆحەدی بمێنێت چونکە ناکرێت هەر وێبسایتێک ئەوەیەک بە جیاواز بێت لەو سیاسەتە حکوومەتی هەرێمی کوردستان کە تا ئێستا فەرمانگەی میدیا و زانیاری توانیویانە کارێکی باش بکەن لەو بوارە هەروەها فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری چونکە مەهامی بە ئەلکترۆنیکردنی لە لای ئەوانە یعنی گشت پرۆسەی حکوومەتی ئەلکترۆنی ئێستا لە لای فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاریە چونکە ئەوان بە شێوازێک کار دەکەن کە نەک تەنها خزمەت گوزاریەکە پێشکەش بکەی و ئیتر ئێمە بڵێن لە وێبسایتەدا بەڵکو چۆن ئێمە بتوانین زانیاریەکان بپارێزین و حیمایەتی بکرێت و ئەمە بەڵێ لە بەشێک بێت لە سیستەمی ئەلکترۆنی و حکومڕانی هەرێمی کوردستان چونکە مؤسساتە دەبێت بە یەکەوە کار بکەن بۆ ئەوەی بتوانین بە باشترین کوالیتی و بە باشترین شێواز ئێمە ئەم بابەتانە ڕێگەخینەوە بە تایبەت خزمەت یەکێکە لە گرنگترین ئەو بابەتانەی کە لە ماوەی ڕابردوو کاری لەسەر کراوە کاک دکتۆر دەچینەوە سەر پرسی باز باشەوەی طبعاً کە حکوومەتی هەرێمی کوردستان پرسی باج و ڕێخستنەوەی باج و ئیشکردن لەسەر بازی خستە بواری جێبەجێکردن بەشێک لە خەڵکی و بەشێک لەوانەی کە دژی باز وەستانەوە پێیان وابوو کە باز لەسەر هاوڵاتیان زیاد کرا هەمووێت لێت پرسم ئایا بەڕاستی باز لەسەر هاوڵاتیان زیاد کراوە یان تەنها ڕێکخراوە هەمومان دەزانین لە ڕووی یاساییەوە باج فەرز ناکرێت بەبێ یاسا بۆیە یاسا بەرکارەکان
بنەمای سەرەکین بۆ دەستنیشانکردنی ئەو باجەی کە لەسەر کاڵاکان لەسەر خزمەت گوزاریەکان لەسەر ئەوەی ئەو کەرتانی کە باش دەن کۆمەڵی کەرتمان هەیە کە ئێمە دەتوانین دەستنیشان بکەین و لە راپۆرتی خۆمان بۆ پەرلەمانی کوردستان بۆەوەی ئاگادار بکرێنەوە لە دواهەنگاوەکانی چاکسازی لە بواری باج ئێمە چیمان کردووە لە کۆمپانیەکانی نەوت و گاز لە کۆمپانیەکانی بواری ئەنتەرنێت لە نیشتەجێبوون لە کەرتی تەندروستی لە وەرگرتنی باجی فرۆشراوەکان و هەروەها شوێنە گەشتیارەکان لەگەڵ باجی خانوبەرانە ئەمانە هەریەکە و هەنگاوی خۆی ئەمانەش هەبوون پێشترم بەڵێ ئەمانە پێشتر هەبوون بەڵام شێوازی وەرگرتنی باج و ئالیەتی وەرگرتنی باش تەنانەت ڕێژەکانیش بە پێی یاسا نەبوونە ئێمە ئەوەی کە کراوە لێرا بە تایبەت وزارەتی دارایی و ئابووری بەڕێوەبەرایەتی گشتی باج و خانوبەرە ئەوان کە دەورێکی ئەساسیان هەبوو لەسەر دەستنیشانکردنی یاسا بەرکارەکانی وەرگرتنی با چونکە ئەساس و بنەمایەکە لە لای ئەوان بووە شێوازی ڕێخستنی ئەو بڕیارانی کە پێویست بوو لە ئەنجومەنی وەزیران دەربچیت یان لە بڵێن لەلایەن بەڕێسەرۆکی ئەنجومەنی وەزیران دەربچیت بۆ ئەم بوارانە و لەلایەن وزارەتەکانەوە کە خۆیان کارەکان ڕێک بخەنەوە بۆیە باج زیاد نەکراوە بەڵکو باجەکان ڕێکخراوە ئەمە یەک دوو بە عەدالەتی هەموو کەسێک کە پێویستە باش بدات دەبێت ئێمە لە ڕێگای وزارەتەکان و دام و دەستگاکان لیان وەرگین خۆشبوونێک هەبوو بۆ هەندێک کۆمپانیا و بۆ بە یاسا ئەوەی کە بە یاسا ڕێکخراوە وەک خۆی ماوە تۆ چونکە بەشێکیان بە یاسا ڕێکخراوە ئەوەی کە بۆ نمونە لە بواری بۆ بەرهێنان بە یاسا کۆمپانیەکانی بواری بۆ بەرهێنان وەکو پاڵپشتیەک وەکو پشگیریەک بۆ پرۆسەی وەبەرهێنان وەکو هاندانێک جۆرێک لە پێویستی بە هەموارکردنەوە دەبێت بەڵێ بەڵام خۆی پرسەکە لێرە نییە کێشەکەمان لەوە نییە کە لەم بوارە لێخۆشبوون هەیە چونکە پێویستە ئەمە هەبێت و پێویستە بەردەوام بەڵام شێوازی بڵێن ئەو لێخۆشبوونە بە شێوازێک بووە ئایا فعلەن بە پێی یاسا و ڕێنماییەکان بە پێی ئەو ڕێکارانەی کە بۆ نمونە بواری وەبەرهێنان دانراوە سودبوون لە وەرگرتنی باجیان لە پێدانی باش لەلایەن کۆمپانیەکانی وەبەرهێنانەوە یان ئەمە بە شێوازێکی مەفتوح بووە هەموو کاڵاکانی گرتوەوە یان دەبێت بەشێک لە کاڵاکان کە لە مەرجی لە یاسا هاتووە لە مەرجەکان هاتووە چونکە ئەمە مەرجی هەیە بە تایبەت کاتێک کە بۆ نمونە کاڵایەکە بەشی نەبێت بە تایبەت لە سەرەتای دروستبوونی کارگەیەک پرۆژەیەکی وەبەرهێنان پێویستی بۆیە کۆمەڵی کاڵا و مەوادی ئەوەلی بێنیت کە بۆ ئەوی بکەوتە سەر پێ و کارەکانی خۆی بکات لێرە لەو ماوەیە تۆ لێ خۆش دەبی لە ماوە زەمەنیەکە لێ خۆش دەبی بەڵام مانەوە نیە تۆ بە مەفتوحی بەجی بێڵی و ئەمەش بەکاربێنیت بۆ ئەمە ئیشتیهادات نییە ئەمە بە پێی یاسا کاری لەسەر کراوە و پێویست بوو کە ئێمە ئەم پرۆسێ هەمووی وەک خۆی جێبەجێ بکەین نەکەوەی کە ئیشتیهاداتی دروست بێت بۆیە مەسەلەی لێخۆشبوون بە هیچ شێوێک نەما ئێمە وردەکاریەکان بە تەکید ئەوەی کە لە وزارەتی دارایی و ئابووری کرابوو ئەوەی کە لە وزارەتە تایبەتمەندەکان بە تایبەت لە گواستنەوە و گەیاندن لە تەندروستی لە کردەکانی تر کاریان لەسەر کردبوو بە تایبەت لە بوارەکانی کۆمپانیەکانی نەوتوغاز چونکە ئێمە دەزانین بەشێک لە کۆمپانیەکان ئەوەی کە کۆمپانیایی بڵێن بیانی نەوانی کە بەڕێمێنانی نەوت دەکەن شێوازی مامەڵەکردنیان جیاوازە لە کۆمپانیەکانی خزمەتگوزاری کە خزمەتگوزاری نەوتی پێشکەش دەکات حتمما بەشێک لەم کۆمپانیەکان پێشتر باجیان نەداوە یان خۆ دزینەوە هەبوو لە پێدانی بانج ئێستا لەم کابینەیە بە تەواوەتی هەموو ئەو کۆمپانیایی کە لەم وارانە کار دەکەن بە تایبەت مەسلەی کۆمپانیا ئەمنیەکان ئێمە نەک تەنها ڕێخستنەوەی کۆمپانیا ئەمنیەکانی بواری نەوت و غازەوانەی کە لەم سکتەرە ڕۆڵ دەبین بەڵکو ئێستا پرۆژە یاسایەکی هەمانە پرۆژە یاسایی بڵێن کۆمپانیا ئەمنیەکان کە لەلایەن ئەنجومەنی وەزیران پەسەند کراوە ئەم پرۆژە یاسایە گشت بوارەکانی کۆمپانیا ئەمنیەکان ڕێک دەخاتبریتی ئەمە گشت بوارەکانی ترامانە بەڵام ئەمە ئەساسەکەی لەوە هات کە بەشێک لەو کۆمپانیانەی کە لە بواری خزمەتگوزاری نەوت و گاز کاریان دەکرد بۆ بریتبوو لە کۆمپانیای سکیورتی ئەمەش بە تاکید ئێمە ئەوەی کە ئەو ڕێکارانەی وەکو وزارەتی سامانە سروشتیەکان گرتوێتە بەر نەک تەنها لە کۆمپانیا ئەمنیەکان بەڵکو لە کۆمپانیەکانی خزمەتگوزاری بۆ ئەوەی کە پێویستە هەریەکە و کە باج بدات پێویستە باجی خۆی بدات لە چوارچێوەی ئەو یاسا بەرکارانەی کە هەیەواتە
پرسەکە زیادکردن نییە بەڵکو پرسەکە ئەوەیە کە ڕێکی بخێەوە و ئەو یاسا بەرکارانەی کە هەیە ئێمە بتوانین مامەڵی لەگەڵ جێبەجێکردنی چاکسازی لە دۆسیەی نەوتدا لە چ بوارێکدایست بەڵێ ئەوەی کە لە سەرەتایی کابینەوە کۆمەڵی هەنگاوی جددی لە بواری چاکسازی لە بواری نەوت کرا حتمما ئەمە دەبێت وەزارەتی نەوت بە خۆیان باسی وردەکاریەکان بکەن بەڵام ئەوەی کە پەیوەست بوو فەرمانگەی ئەمانگی و بەدووادا چوون بۆ نمونە بڵێن دیراسەیەکی تایبەتمان هەبوو لە چاکسازی لە بواری خەرجیەکانی نەوت کەمکردنەوەی خەرجیەکانی نەوت بەشێک لە خەرجیەکان چونکە بەشێک لە خەرجیەکان مبالەغەی تێدایە بەشێکیان یان تێدا بوو بە شێوازێک بوو وای لێ کردبوو کە ئێستا خەرجیەکانی بواری نەوت زیاد زۆر بێت و کاریگەری هەبێت لەسەر ئەو داهاتەی کە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە حتمما وزارەتی سامانە سروشتەکان بەڕێز دکتۆر کەمال ئەتروشی خۆی سپۆڕە و تایبەتمەندە لەم بوارە و خۆشی بەرنمەیەکی تایبەتی دانا لە سەرەتای دەست بەکاربوونی وەکو وەزیری سامانە سروشتیەکان بەرنمەیەکی سەرتاسەری چاکسازی لە بواری نەوت و گاز داناوە و ئێستا چوەتە بواری جێبەجێکردن حتمما بە پێی پێویست و لە کاتی پێویستدا ئەوان لەوانەیە وردەکاریەکان پێشکەش بکەن گرنگەوەیە هیچ سکتەرێک نەماوە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر چاکسازی تیان نەکرابێت و هیچ سکتەرێک نییە ئەگەر وەزیری تایبەتمەند خۆی ئیشی لەسەر نەکرێت چونکە هەموو وەزیرە بەڕێزەکان خۆیان بەرپرسیاری یەکەمن لە چاکسازی لە ئاستی وزارەت لە ئاستی ئەو خزمەت گوزاریانەی کە پێشکەش دەکرێت ئەنجومەنی وەزیران و تیمەکانی ئەنجومەنی وەزیران و فەرمانگەکانی ئەنجومەنی وەزیران تەنها هاوکارن و پاڵپشتن و خزمەتکاری ئەو پرۆسەیەن کە لەسەر ئاستی وزارەتەکە و ئەرک و ماندووبوونەکە زیاتر بۆ وزارەتەکان دەگەڕ دەبێت ئێمە باسی ئەو حاڵەتە بکەین کە وزارەتەکان خۆیان بەرپرسیاری یەکەمن و تەنانەت ئەدای کارەکانی و شێوازی کارەکانیان پەیوەستە بە وزارەتەکان ئەوەی کە هەیە لە ئەنجومەنی وەزیران پێویست بوو وەکو یەک تیم و خۆشبەختانە دەتوانم بڵێم وەکو یەک تیم تا ئێستا کار کراوە لە مەکتەبی نووسنگەی جەنابی سەرۆکی حکوومەت نووسنگەی جەنابی جێگری سەرۆکی حکوومەت وزارەتەکان گشت وزارەتەکان لە وزارەتی داراییەوە تا دەچێتە وزارەتی سامانە سروشتەکان و وزارەتی پلاندانان ئێمە بەم شێوازە کارمان کردووە لەگەڵ فەرمانگەکانی پرسیارانە هەندێک وەڵامەکانم بە خێرایی دەستکەوێت پرسی گرینگن بۆ نمونە دەواازە سنووریەکان و چاکسازیکردن لە دەواازە سنووریەکان پێ بەدووە داچوونی ئێوە ئەمە بەچ گەیشتووە دەواازە سنووریەکان کەیک بەڕاستی کۆنتترۆلەکرد لەم ڕۆڵ ئێمە یەکێک لە گرفتە سەرەکیەکانمان لە سەرەتاوە دەواازە سنووریەکان بوو و چەندین بڕیار و لجان دەرکران ئەمەی کە ئێستا هەیە چاکسازی کراوە لە ئەدایی بەشێک لەو کۆمپانیانەی کە لە بواری دەواازە سنووریەکان کار دەکەن لە دەستنیشانکردنیان لە پێداچوونەوە بەو گرێبەستانەی کە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و ئەم کۆمپانیانە هەبوو تەنانەت تیمێکی تایبەت هەبوو کە وەکو فەرمانگەی ئەمانگی و بەدواداچوون ڕێخستنی ئەو جۆرە پەیوەندیە بوو نێوان دام و دەستگا تایبەتەکان بۆ ئەوەی بتوان لەگەڵ ئەم لایەنانە دانیشتنەوەی کە لە دەواازە سنووریەکان کار دەکەن و چاکسازی لەو بارە بکرێتەوە بەڵام بەشێکی لەوانەیە زۆر فراوانتر بێت بەشێکی پەیوەستە بە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی اتحادی بەشێکی پەیوەستە بەوەی کە نەجار ئیرادەیەکی سیاسی پێویست بووە لە چارەسەرکردنی بەشێک لە گرفتەکان بەتایبەتەوەی غیابوو بێت ئیرادە سیاسەکەی ئیرادەی سیاسی هەیە بۆ ئەوەی کە چارەسەر بکرێت بەتایبەت لە پرسی کۆنتترۆلکردنی دەواازە سنووریەکان لەلایەن هێزیەکی تایبەت لە بینی وزارەتی ناوخۆ وزارەتی پێشمەرگەکە بڕیاری ئەنجومەنی وەزیرانی پێدەرچووە و پەیڕەوێکی تایبەتیش دانراوە بۆی کە بە شێوازێک کاری لەسەر بکەن بەڵام ئێستا حتمما بەپێی ئەو پەیوەندیایی نێوان ئەو لایەنانەی کە حکوومەتی هەرێمی کوردستانیان پێکێناوە لە هەنگاوەکانی ئەوەندان کە ئێمە بتوانین ئەم پرسە کۆتایی پێبینین چونکە ئێمە تەرەفی سێمیشمان لەگەڵا حکوومەتی اتحادی بەپێ ئەو بەڵێ ئەوەی کە وەکو باز دەکەم هەنگاو عملیەکان بۆ جێبەجێکردنی پرسە گشتیەکانی دەواازە سنووریەکان حتمما ئێستا لە بەردەستی وزارەتی ناوخۆ وزارەتی پێشمەرگە و بەتایبەت ئەنجومەنی وەزیران کە کاری لەسەر دەکەن ئەو بابەتانی تر کە وەکو باسمان کرد لە مەسلەی شێوازی بە ئەلکترۆنیکردنی دەواازە سنووریەکان و ئەو خزمەت گوزاریانی کە پێشکەش دەکرێت بەتایبەت لە مەسلەی وەرگرتنی باج و ئەمانە حتمما لە وزارەتی دارایی و ئابووری هەنگاوی زۆر باشیناوە بۆ چاکسازی لەو بوارە تەنانەت لە شێوازی وەرگرتنی
وەرگرتنی بڵێن ڕسومات شێوازی وەرگرتنی باش شێوازەکان سا وزارەتی دارایی و ئابووری خۆشببختانە توانیویانە کۆنتترۆلی ئەم بابەتە بەڵێ کاگەستورە من کاتم تەواو دەبێت بۆ شەگەر دوا پرسیار لەسەر ئاسۆکانی گەیشتنی ڕێککەوتنی نێوان هەولێر و بەغدا پرسیار لێ بکەم لەوەی کە جنابیشتان یەکێک بوون لەو کەسانی کە لە شانی دانوستان کاردا بوون. وەک دەڵێن حکومەتی عراقی اسم و بەڕێک و پاساوێکی نەما هەموو شتەکانیان تەسلیم کرا. تا چەند ئاسۆکانی ئەم ڕێککەوتنە دەرکەوتون و گرفتەکانی ئەو ڕێک نەکەوتنە ئەگەر ڕێک نەکەون لە چیدا دەبێت. ئەوەی کە هەیە خۆشببختانە توانیمان لە ماوەی ڕابردوو وەکو ئیرادەیەکی سیاسی لە هەرێمی کوردستان و لە بەغدا شەبیت بەوەی کە ڕێککەوتنێکی گژگیر هەبێت بۆ چارەسەرکردنی کێشەکان. ئەمە وجودی هەیە ئێستا و تەنانەت ئەو جۆرە پەیوەندیەی کە لەگەڵ هێزە سیاسی عێراقیەکان کرا جۆرێک لە بەرچاوڕۆنی و ئالوگۆڕکردنی بیرروڕا و تەنانەت ئەو تێگەیشتنە ناتەواوی کە پێشتر هەبووە لە بینی هەردوولا بۆ هەندێک لە بابەتە هەستیارەکان ئێستا دەتوانین بڵێن ئێمان لە قۆناغێکی نوێداین لە تەفاهم لە لێک تێگەیشتن تەنانەت لە ئالیەتی تەواصل و پەیوەندی ئەمە خاڵێکی زۆر گرنگ بوو. خاڵی دووەم کە ئێستا ئێمە کاری لەسەر دەکەین پرسە تەکنیکیەکانە لە پرسە تەکنیکیەکانەوەی کە پەیوەستە بە دەستنیشانکردنی داهاتی دەواازە سنووریەکان و شێوازی تەنسیق و هەماهنگگی نێوان دیوانی چاودێری دارایی اتحادی لەگەڵ دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان ئەو جۆرە پەیوەندیی نێوان وزارەتی سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستان و وزارەتی نەوتی اتحادی و پەیوەندی نێوان ئەنجومەنی وەزیران و وزارەتی دارایی و ئەوەی کە پەیوەستە بە قەرزە حکومیەکان چونکە بەشێک لەو ئەوەی قەرز نەبووە بەڵکو ڕەسید و پارە و ئەکاونتی بڵێن TVI بەنکی بازرگانی عێراق لە هەرێمی کوردستان ئەم بوارانە بە تاکید کاری جدی لەسەر کراوە و ئێستا تیمەکان تیمی هاوە بەشکاری خۆیان دەکەن لەوەی کە بتوانن ئەم پرسە فەنیانە تەکنیکیانە چارەسەر بکەن چونکە لە چارەسەرکردنی پرسە تەکنیکیەکان هاوکاری سیاسیەکانیش دەدات بەوەی کە لە داهاتوش هەر بڕیارێک بدەن لە چوارچێوەی پرسێکدا بنێن کە بتوانن جێبەجێ بکەن. هەمیشە پێشتر هەڵوێستێک هەبوو کەوا دەقی یاسایی دابنرێت بەپێی بۆچوونی سیاسی لەم دانوستانە و لەم پەیوەندی لەگەڵ لایەنە عێراقیەکان کرا ئێمە باسیەوەمان کرد چۆن بتوانین دقێکی یاسایی دابنین کە بتوانین لە ڕووی تەکنیکیەوە جێبەجێ بکەین حتمەوەی کە ئێستا هەیە لە ڕووی تەکنیکیەوە جێبەجێ دەکرێت ئالیەتی پەیوەندی وەکو باسم کردنێوان وزارەتی سامانە سروشتیەکان و وزارەتی نەوت وزارەتی دارایی هەرێمی کوردستان و وزارەتی دارایی اتحادی هەروەها ئەنجومەنی وەزیران ئێستا لە ئاستێکی باشدا بۆ بتوانین ئەم جۆرە پرسە تەکنیکیانەی کە ئێستا هەیە چارەسەر بکەین ئەویش ئاسوەیەکی باش بەڕاستی بە ئێمە دەدەت بۆی کە لە داهاتوشدا بتوانین چارەسەری نەک تەنها کێشەی بودجە چارەسەر بکەین چونکە ئێمە کێشەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانمانەیە کە تەنها موچە نیە کێشەکان زۆرن پێویست دەکات ئێمە هەماهەنگ بین بە یەکەوە کار بکەین بەڵام لەسەر شایستە داراییەکان کاگتۆر ئەگەر بە یەک کۆمەت وەڵام دێت لەبەرەوەی کاتم نەما بۆ پێی کە تێدەگەم و تەفاوەمی ئەوم هەیە مادام لە لێژنەی دانوستان کار بووی زۆرترین ئەو پرسیارات لێ دەکرێت هەر هاوڕێیان لەوانێت کۆمەڵێک لە پرسیاران لێ بکەن بەڵام ئەمەوێت بپرسم بەدیلی ڕێک نەکەوتن چییە؟ ئێمە ڕێککەوتوین یعنی ئەگەر باسی ڕێککەوتن بکەین ئێمە ڕێککەوتوین لە دەقی یاسایی کە لە یاسای بودجایە و لە ئالیەتی تەکنیکی نێوان حکوومەتی هەرێم و بەغدا بۆ جێبەجێکردنی یاسای بودجە و تەنانەت لەوەی کە ئێمە بەشێک لە ئالیەتە تەکنیکیەکان ئەگەر دواش بخرێت بڕیاری ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە بوو کە بەشێک لە شایستەدارایەکانی هەرێمی کوردستان ڕەوانە بکرێن تا ئەو کاتی ئێمە پرسانە چارەسەر بکەین ئێمە ئیرادەیەکی کولی لە هەرێمی کوردستان هەیە بۆ ئەوەی ئلتیزامە لەسەر هەرێمی کوردستان وەکو خۆی جێبەجێ بکات و بە تەئیکید چاوەڕوانیەوەشین کە لە بەغداش بە هەمان ئیرادە و بە هەمان ئالیەت کارەکانی خۆیان بکەن. بەڕێز دکتۆر عەبدولحەکیم خەستۆ سەرۆکی فەرمانگەی هەماهەنگی بەدواداچوونی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سپاس کە بەشێک لە پرسیارەکانمان وەڵامی وەرگرت. سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا دیدار هەر شەو.